کازم بیری دیە ئێمە هاتین لێرە سەیتەرەکەماندانە برادران هاتینە ئەم ئێرەیان ڕەبایەک بوو ئەم ناوە پێش ئێرەوە ڕەبایەک بوو لە ڕەبایەکە کە لێمانان ئەگەر بیری بێ دەبابەکان هاتن ئەو کاتە ئێمە بۆ هێزەکەمەوە توانیمان ئەو هەموو دەبابە و ئەو ڕژێمە زەخمەی ڕژێم پشکێنین خۆی یارمەتیین ناچێت عقلەوە من ئێستاش بڕوا ناکەم کە ئێمە بە 12 پێشمەرگە بتوانین لەو هەموو قواتەمان نابێ کە حکومەتی بەعەز هێرشی کردەوە لە کەرکووک و ئەوانە هێرشی کردەوە بەرەو ئەو شوێنانەی گرتەوە بە پاڵپشتی چەندین کۆپتەر و ئیتر هێزێکی زۆری ئەو شوێنانەی گرتەوە کە گرتیەوە ئیتر تەبعەن بەڕێز دەزانی ئێمە مەقەڕەکەمان لە ناو عەلی کەمالا بوو کاک سوات خانەقینی بەرپرسی سەرەکیمان بوو کاک سوات بە ئیشێ ئەو کات چوو بوو بۆ ئێران بە ئیشێکی حیزبی ئێمە هێزەکەمان هاتە ئێرە بەڕێز مام جەلال لە خێوەتە بوو بەڕێز مام جەلال ئەمری بە کاک جەبار فەرمان کرد کە ئێمە چەند پێشمەرگەیەک بینە ئێرە ئێمە پێشمەرگەکانی کاک سوات خانەقینی لەناو مەرکەزەکەی قەڵاشۆلا ناوین پێشمەرگەکانی خۆمان 12 پێشمەرگە چەند پێشمەرگەیەکمان لەوێ مابوو 12 پێشمەرگەمان هاتینە سەر ئەم شاخی ئەزمەڕە کە هاتینە ئێرە سەیتەرەیەکماندانا بۆ داماننا کە خەڵک چەک نەباتەوە بۆ سلێمانی و هێزی ئێرەش ئێمە بەدەستەوە نین بەڕێز مام جەلال وتی بە هیچ شێوێ مێڵن ئەزمەڕ بگیرێ ئێمەش پاڵ پشتانەکەین ئەوە بوو ئێمە هاتین کە هاتینە ئێرە سەیتەرەکەماندانا و دەمە و ئێوارێ هاتین سەیتەرەکەماندانا ئە لێرەیە ئاگرێکمان کردەوە ئیتر سیارە ڕۆشت و ئەمانە شەوماینەوە زۆر سارد بوو ینی باران و ئیتر خۆ دەزانی سەرمایەکی زۆر عەجیب بوو ماینەوە بەرەبەیانی زوو ئێمە ئە لێرە کە ئاگرینەکەمان کردبەوە حرەز جمهوری و مغاویر لە شیوەکەەوە هاتن لەوێ شەو بۆمان هاتن وا هاتن یەکسەر دەستگیرمان کرد بە دوو مێکزەمینی لە جادەکەەوە هاتن ئەوانی کە بە شۆنەڵی بە پیادەی هاتبوون بە فێڵ هاتبوون وایانە ئێمە دەستگیرکەن بەڵام شانسی خۆمان برادێکمان لە پێشمەرگەکانمان لە دیوی ئەو دیوە چوو بە دیوی ئەو دیوە دەست بە ئاو بگەێنێ هەر سوعبەت یەکرد جوزوو ئە سوعبەت چی بۆی گیراین ئێمە هەمازانین سوعبەت شتەکەوتی ئەرەوەڵا گیراین هاتن وەڵای ئەمەژی تر کاکازمەوان کە سێری ئەولایان کرد قوات بوو ئێمەش یەکسەر لیان هاتینە دەست تەقەمان لێکردن ئەمانەمان پێ بەجێهێشتن دوو مێکزەمینەکەمان پێ بەجێهێشتن بیکەیسی و کوژراویشیاننا ئەوەی کە گرتمان لێرەیە گرتمان سوور زانیمان دەبا بە قواتمان بۆیێت جارێ نەتۆباران کرابوو نە هیچ ئیتر ئێمە کە چوین کە لێرە لێمانان و ئەوانەمان کرد دەبابە هات دەبابە هاتبوو ئەو شوێنە ئێمە یەکسەر چوینە پێشەوەی دەبابەکان بگەن ئە لێرەوە سەرکەوتینەکە کاکازم و برادرانە دەبابەکان سەرکەوت نستانانە گۆشەی تیا لەو گۆشەیە نەمان هێش بێن و سەرانە کاتاڵی وتی هەتا ئەخیردانە یەکەم ئینجا لیدن لە ئەخیرەوە یەکەم دانە لیدن ئێتە ئێمە لەسەرەوەم لە من و کامل لەسەرەوە بن کامەر ئاربجێکی نا بە ئەخیردانەوە ئەو ئەخیردانە سووتا کاک تاالبوانش لێرەوە لەمانیاندا دوو دەبابەمان سووتان دەبابەکان سوودان اینجاجە کۆپتەر هەڵسا کە دەبابەکان تر هیچ توانایەکردنەوە هێزێکیان نەبووسەرگەون کۆپتەر هەڵسا بە کۆپتەر اینجارە وکو نێشەڕەکە دەستی بێکە تەقیبی سێ کۆپتەرە هاو سیانە ڕۆیشت سیانە ڕۆشت دەبابەکان شکان دوایە کۆپتەرەکانش هیچیان پێ نەکرا ئەو کاتبەرەی کوردستانی بوو بەڵام ئێمە وەکو ئەم 12 کەسە پێشمەرەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بووین هیچ هێزولایەنێکی لێ نەبووە لە غێری ئەم 12 پێشمەرگەی کە ئێمە هاتینە ئێرە ئەمانە هەمووی پارچە و کازم ئەمانە لێدراون هەمووی کازم سەیریکە ئەمانە هەمووی ئینی دەبابەکان لیاوە شەڕیمان و نەمان کراوە لەبەرەوەی ئەو خەڵکە سیڤیلەکە بەیرەوە بوو هەدەف و ئاواتی حیزبی بەعزەوە بوو کە ئەم خەڵکە بگیرێت و ئەنفال بکرێتەوە هەمدیستان بەڵام ئێمە بەم 12 کەساوە ئەمانی کە ئێستا لە ژیان نەماوینە وەکو کەمەندامێک ئەوانی کە شەهیدیش بوون هەموومان دانیشتن بڕیارماندا ئەبێ بەسەر جەنازەکانی ئێمە ئەم خەڵکانە بژیرێ نابێ بڕۆن کە پێمەوەنا باشیە هاوت یەکەم گولە لی نەی پێکا دووەم گولە نەی دەبابەکە پێکا بە ئاربیجی بەڵێ داستانەکە چۆن بوو ئەم بۆ باس داستانەکە داستانێکی خەیاڵی بوو کاک مەریوان داستانەکە ئەو هێزەی ئێمە کە هەوڵجار لێماندان لە خوارەوە سیارەکانمان پێبەجێشتن و کوژراویان هەبوو حکومەت ئەمەنی کە بە قینەوە هات بۆ ئەم هێزێکی زۆری هێزێکی زیاد لە حەدی هێنا حرەز جمهوری
دەبابەکانیان دوایی کە من چوومە دەبابەکەم هینەکانیم دەرێنا دەفتەر و شتەکەم دەرێنا هەمووی حرەز جمهوری لێ نووسرا بوو لەم ناوچەیە بەڵێ پێشەوەی یعنی ئەلێەوە لەو لوتیان نادەبابەکان جارێ ئەو کۆپتەر ئەسوڕایەوە بەسەرمانەوە لە حەو کەتیبەی تۆپەوە تەقەی لێرە کرد ئەم سنوورەی دابێژرا بوو ئێمە سەنگەری پشوکمان کردبوو لە منتیقەیە سەنگارمان کردبوو بۆی تۆپەکان پارێزراو بێ لێمان ئێمە لە ڕۆژی یەکەمە شەیدمان نەیە بەس لە ڕۆژەکانی ترا ئێمە چوار شەیدمان نا شەید ئاری عەلی عەباس و شەید نامیق و شەید جەلال و شەیدەکان دوو شەیدی تریشمان لەسەرەوەیە شەید ئیسماعیلی خولە کوردە و مستەفا پیانەوە هەڵەڕۆکە هێزمەڕەوەش هەر هێزەکەی خۆمان بوون یعنی ئێمە شەش شەیدمان نا بە هەموو شەیدەکانی خۆمان کوژراوی ڕژێمی بەعەز زیا لە 300 کەس بوو زیا لە چەندین پارچە چەک و ئەو هەموو سیارەیەمان لێ بەدیل گرتن لە دوای دوو ڕۆژ کاک مەریوان لە دوای دوو ڕۆژ ئەنجا قواتاو یەکەم مەفرەسەش کە هاو مامۆستا جەمالی سەرلەشکریان پێویست بەتالۆنی حەوت گەشت بە ئێمە خۆی و چواردە پێشمەرگە لە دوای ئەوە مام ڕۆستەم هات کاک عەبدوڵڵا هات بەڕەحمەت بێ کاک لاوەری حاجی عوسمان هاو عەلی چەلەبی هات حەمەسەی سایەقی و کاک ئەنوەر دۆڵانی و برادرانی یەکێتی تر هاتن لە دوای ئەوانیشتر بوو بە بەرەی کوردستانی کۆتایی شەڕەکە هەتا مانگونی و شەڕ مانگێک زیاتر خەیانی لێرە ئەنجا حکومەت ئێرەی بۆ نەگیرا لە تاوام فاوەزاتی کرد وەفتی نار بۆ لای بەڕێز مام جەلال لەو دیۆکانی گەورە هەیە لەکانی گەورە سەرکەوتینە سەروانی هێزێکی پێشمەرگە بەرەو سلێمانی ڕۆشت کە سلێمانی بگرێتەوە بەڵام ئەو هێزەی ئێمە بەرسی سیلە شاخی پشتی خان و خوڕەکان کەوت لێوا کە مەقەرسریەک و چەندین ڕەبایی تیا بوو بەڵام لەو کات و ساتانە کە هێزەکەی بڵێ نێشیەتی کە گەیشتە قەراغی سلێمانی لێەوە بروسکیان کردبوو کاکە ڕژێم چۆکی دادا و مفۆزات کراوە